ڕۆژنامەوان و شارەزا لە بواری ژینگە پارێزی و ئەو پرسە جیهانیانەی پەیوەندی بە گەرمبوونی زەوی و پیسبوونی ژینگە و کارەساتی کەمبوونەوەی ئاو و بڕینەوەی دارستانەکان و جەنگەڵ و لە ناوچوونی سەوزایەکانەوە هەیە. خالید سلێمان بەشداری چەندین پرۆژەی جیهانی کردووە لەو بارەیە و هاوکات ئەو تەنها خەمی کوردستانی نییە، خەمی هەموو جیهانی هەیە. هەر بۆیە بەشداری چەندین گروپی تۆژینەوە و ڤیستیڤاڵە جیهانیەکانی کردووە. لەو بارەیەوە لە کەنەدا و هاوکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و وڵاتانی ئەفریکاش ئێستاش میوانی زایاڵەیە. خالید سلێمان بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنج ئەمریکا. زۆر سپاس بۆ تۆ. هەر بژین کە خالید هەڵبەتێکێک لەو بابەتانی کە پەیوەندیکی زۆر قوڵ و یەک کاریگەری هەیە بەرژیانی مرۆڤایەتیەوە لەسەر ئەم هەسارەیە بریتە لە مەسەلەی ژینگە و پیسبوونی ژینگە و هاوکات پرسی گۆڕانکاری کەشوهەوا لە دنیاە. ئەکرێت لە سەرەتایە باسیەوە بکەین ئەم گۆڕانکاری کەشوهەوایە لەم چەند ساڵی دواییە چەند کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست کردووە، دواتری ێنە سەرەوەی کە چەند کاریگەری دروست کردووە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر کوردستان. بەڵێ پێشکی سپاس. بەڕاستی ئەتوانم بڵێم بەرنمەکەت لە ڕۆژێکی مێژوویە هاتووە، ئەوش ئەوەیە ئەمڕۆ دەستەی حکومی نێودەوڵەتی بۆ گۆڕانکاری ژینگە و هەروەها دەستەی حکومی نێودەوڵەتی بۆ پاراستنی ژیانی هەمەچەشنی راپۆرتێکی زانستی زۆر گرنگیان بڵاو کردەوە هەر ئەمڕۆ. ئەوش ئەوەیە باس لەوە ئەکات کە چۆن گۆڕانکاری ژینگە کە دەرەنجامێکی ڕاستەوخۆی چالاکی مرۆییە لە بەرهەمێنانی خۆراک و هەروەها لە بەکارهێنانی وزە و هەروەها لە بەکارهێنان و ئاو هەموو سەرچاوە سروشتەکانی تر چۆن کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بەسەر ژیانی ملیۆنەها مرۆڤەوە لەسەر ئەم هەسارەیە. ئەوش کاریگەرێکە ڕاستەوخۆ لە هەندێک دیاردەیە دەرەکەوێ وەک بەرزبوونەوەی پلەی گەرمە، وەک وشکە ساڵی و هەروەها وەک کەمبوونەوەی خۆراک کە ئەمانە ڕاستەوخۆ کاریگەریەک لەسەر ژیانی کۆمەلگا هەموو کۆمەلگاکانی مرۆڤایەتی لەسەر ئەم هەسارەیە دائەنن بەبێ جیاوازی. بەڵێ گۆڕانکاری ژینگە لە زۆر شوێنە زۆر بەهێز هەستی پێەکەین، وەک بۆ نمونە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە باکووری ئەفریقیا و هەروەها لە کێشوەری ئەفریقیا لە ئاسیا کە چۆن پلەکانی گەرما بە شێوەیەکی زۆر بەرز بوونەتەوە و هەروەها چۆن سەرچاوەکانی ئاو کەم بوونەتەوە و هەروەها چۆن ژیانی هەمەچەشتنی یان با بڵێن بایۆدایڤەرسیتی چۆن کەوتۆتە ژێر هەڕەشەیەکی مەترسیدارەوە. هەڵبەتە خاڵی سەرەکی لەوەیە دەرەکەوێت کە پەیوەندیەکی ئۆرگانیکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان گۆڕانکاری کەشوهەوا و هەروەها لە نێوان لە ناوچوونی ژیانی هەمەچەشنی یان با بڵێن التەنەوع الئەحیایی بە زمانە عەرەبیەکە. بەڵێ پیسبوونی ژینگە کاک خالید هەڵبەت دەمێک تۆ کارت لەسەرەوە کردو و هاوکات پیسبوونی ژینگە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی لە عێراقا و لە هەرێمی کوردستانی شاو هاوکاتی وشکە ساڵیش هەموو ئەمانە و هاوکاتی گرنەدانەوەی ئاویش هاوکاتی بەفیڕۆچوونی درەخت و جەنگەڵەکانیش لە کوردستان و لە ناوچەکانی دیکەیە. هەموو ئەمانە چەند کاریگەری دروست کردووە لەسەر هەم ژیانی خەڵک، هەم کواڵەتی خواردن و هەم بەروبوومی کوشتتوکاڵی و هەم ئەو هەموو ئاژەڵ و پەلەوەرانی کە لە عێراقا و لە ڕۆژهەڵاتی بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانی شەهان چ کاریگەریەکی خراپی دروست کردووە تاکو ئێستاکە؟ کاریگەریە خراپەکان بەڕاستی لە ئاستی جیاوازە دەرەکەون، لە ئاستێکا دەرەکەون کە ئەوش پیسبوونی ژینگە تا چەندێ کاریگەری هەیە بۆ سەر ئەو ئاوهەوایی کە هەڵێ مژین. ئەمە بۆتە هۆی گرفتێکی گەورەی تەندروستی لە نێوان خەڵکە، بۆ نمونە لە کوردستانە یان با بڵێن لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئێستا ئاستی پیسبوونی هەوا زۆر بەرز بووەتەوە. لە هەنێ شوێنە
بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەستی پێەکەین کە تا چەندێ ئاو هەوا پیس بووە. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە هەر ئەم پیسبوونە کاریگەریەکی ڕاستەوخۆی کردوتە سەر سەرچاوە ئاویەکان. هەڵبەتە ئێمە جگە لە ئەو گۆڕانکاریە گەورەی کە لە هەوادا لە ئاستی گلۆبالدا هەیە، کاریگەری تریش هەیە، ئەویش چارەسەر نەکردنی کێشەکانی ئاوی بەکارهێنرا و چارەسەرکردنی پلاستیک، چارەسەر نەکردنی هەموو ئەو پاشەڕۆیانەی کەوا لە ڕۆژانە لە شارەکانەوە ئەچنە ناو سروشتەوە. ئەمانە هەمووی بۆتە هۆی پیسکردنی سەرچاوەکانی ژیان. ئێمە کە هەڵبەتە کە باس لە ژینگەیەکی پاک ئەەکەین، مەسەلەکە ئەوە نییە تەنها پرێستیج بێت و بمانەوێت باسی ئاوهەوایەکی پاک و خاوێن بکەین. ئێمە باس لەوە ئەەکەین کە تا چەندێ ژیانی ئێمە گرێداوە بە ئەم ژینگەیەوە. ئەگەر بێت و ئێمە لە ناو خاکی کوردستانە یان با بڵێن لە عێراقا یان لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی سەرچاوەکانی ئاو پیس بن، کەم بنەوە و هەروەها دارستانەکان کەم بنەوە و هەروەها شوێنە شێدارەکان کەم بنەوە، ئەمە لەسەر کۆمەڵی ئاست کاریگەری هەیە. ئەوش یەکەم ئەوەیە لە بری ئەوەی دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵمژێت و ئۆکسجینمان باتێ پێچەوانە ئەبێتەوە، ئۆکسجین کەمە بێتەوە و دووەم ئۆکسیدی کاربۆن زیادەکە. ئەمە لە ئاستێکە کە ئەمە کاریگەرێکی ڕاستە و خۆی هەیە بۆ سەر ئاستی هەوا. لە لایەکی ترەوە کاریگەریەکی ڕاستە و خۆی ئەبێت لە هەیە نەک ئەبێت کاریگەریکی ڕاستە و خۆی هەیە لە بەرهەمێنانی خۆراکە. چونکە ئێمە کە کاتێ ژیانی هەمە چەشنی یان با بڵێن فرە چەشنی لە دەست ئەین، ئەوەمان ئەبێ بەردەوام ئەوەمان لەبیر بێ کە لە سا هەفتای خۆراکی ئێمە لەلایەن مێرووەکانەوە بەرهەم دێت. یعنی مێرووەکان بەشداریەکی ڕاستە و خۆیان هەیە لە پیتاندنی خۆراک، لە بەرهەمێنانی خۆراک. بۆیە ئەمە ئەبێتە هۆی مەترسیەکی وجودی لەسەر کۆمەلگا. مەسەلەکە تەنها ئەوە نییە بمانەوێ ژینگەیەکی پاکمان هەبێ، بەڵکو مەسەلەکە بەردەوامبوونی ژیانە، مەسەلە زامنکردنی داهاتوویەکی تەندروستە بۆ نەوەکانی داهات. بەڵێ بەڵێ هەڵبەت چەند سیاسەتی جیهانی گرنگە یان سیاست چەند گرنگە، هەڵبەت ڕەنگە ئەوە سیاسەتی مەسەلەی ژینگە پارێزی و پاراستنی ژینگە گرنگتر بێ لەبەرەوەی پەیوەندیشی زۆر ڕاستە خۆی بە ژیانی خەڵکەوە هەیە. هاوکات ئەو پرۆژانەی تۆ بەشداری کردو تا ئێستاکە لە ئەفریقا و لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکێک لەو پرۆژانی کە زۆر سەرنجی ڕاکێشام سەردانی ئێوە و پرۆژەیەکتان بوو لە عێراقا بە دوواداچوون بوو بۆ پیسبوونی ژینگە و هاوکات لە دەستچوونی ئەو ماسیانی کە لە عێراقا هەن و هاوکات پیسبوونی ئاو و وشکە ساڵی و هەموو شتانە. گرنگە لێرە ئاماژە بۆ بی کە چەند کارەساتیشی ترسناکە هەم بۆ عێراق و هەم بۆ هەرێمی کوردستانیش. بەڕاستی کاک ئاسۆلێریا خاڵێکی گرنگ هەیە ئاماژەی بۆ بکرێ. ئەوش ئەوەیە ڕاستە گۆڕانکاری ژینگە شتێکی گلۆباڵە، ینی هەموو مرۆڤایەتی ئەگرێتەوە. بەڵام جۆرێک لە نەعەدالەتی هەیە لە دابەشبوونی کاریگەریەکانی ئاسەوارەکانی گۆڕانکاری ژینگە و هەروەها پیسبوونی ژینگە و هەروەها کەمبوونەوەی سەرچاوە سروشتەکان. ئەوش ئەوەیە زۆربەی ئەو وڵاتانەی کەوا ئەکەونە خوارووی دەریاکانەوە، خوارووی ڕووبارەکانەوە، خوارووی سەرچاوەکانی ئاوەوە، ئەمە باجێکی گەورەتر ئەدەن. بۆ نمونە لەم سیاقەیە تۆ باسی ئەوەت کرد، من جگە لەسەر ئاستی بڵێن نێودەوڵەتی کە لە ئاسیا و لە ئەفریقیا و لە ئەوروپا بەشداریم کرد، بەشداریەکی ترم ئەوە بوو لە خوارووی عێراق، چونکە خوارووی عێراق ئەکەوێتە خوارووی هەموو سەرچاوە ئاویەکانەوە. ئەمەش کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لە پیسبوونی تەنانەت دەریا سروشتێک ڕووبارە سروشتەکانە لەسەر سەرچاوە سروشتەکان. لێت ناشارمەوە بەشێکی زۆری شوێنێکی وەک بەسڕە کە یەکێکە لە پارێزگا دەوڵەمەندەکانی عێراق ئێستا بەشێکی زۆری بۆتە بیابان، ینی خاکەکەی بە خەڵکی ئەوە نەماوە کشت و کاڵی تیا بکرێت. هەڵبەتە ئەمە هۆکاری سەرەکی ئەمە جگە لە بەرزبوونەوەی پلەی گەرمە ئەوەیە کە ئاو لە هەردوو ڕووباری دیجلە و فوراتە کەم بووەتەوە. ئەوش بەهۆی ئەو هەموو بەنداوەی کە لە ئێران و تورکیا لەسەر هەردوو لەسەر چڵەکانی ئەم دوو ڕووبارە مێژوویە دانراون. ئەمە ئەم کەمبوونەوەی ئاو لەم دوو ڕووبارەیە بووەتە هۆی ئەوەی زمانێکی خوێاوی هەیە،
ئەو زمانە خوێیاوێ لەکوێوە سەرەکەوێ لە خەلیجەوە سەرەکەوێ بەرەو بەسرە بە شێوەیەکی مێژووی بە شێوەیەکی سروشتی بوونی ئاوی پێویست لە ناو ڕووبارەکەیە پاڵ لە هەردوو ڕووبارەکەیە پاڵ بەو زمانە خوێوە ئەنێت بەرەو خوارەوە نایڵێ سەرکەوێ بەڵام ئێستا کە ئاو کەم بووتەوە ئەمە بووە هۆی سەرکەوتنی و ئەم زمانە خوێیاویش بووە هۆی لە ناودانی ڕووبەرێکی زۆر لە زەوی کشتتوکاڵی ئەمە جگە لەوەی بووە هۆی جێلەخکردنی هەزاران خێزان لە باشووری عێراق کە نازانن بەرەو کوێ بڕۆن هەڵبەتە تەنانەت لە ساڵی 2010 و 2019 بووە هۆی کوشتنی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ کە سەرچاوی دەرامەتی ئەو خەڵکن. بەڵێ کە خالیت هەڵبەت یەک بابەتەیە ئێساکە زۆر گرنگە باسی لۆکەین کە پەیوەندی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە من زۆر جار پەیوەندیەکەم بە هاوڵاتیانی کە لە هەرێمی کوردستان ژین بە حقیقت بازەواکەن کە زۆر جار هەبوو هەفتەیەک ئاویان نەبووە ئەمێ بازەوە بکەین چەند سەختە کە لە ماوەی ئەم 30 ساڵەیە ئەم 31 ساڵەیە هەرێمی کوردستانەوە کە حکومەتی هەرێم چەند سەخت بووە بۆ ئەوان بیان توانیا سیاسەتی گلدانەوەی ئاو سیاسەتی ئەوان هەبووە ئەو هەموو ئاو کانیاوی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە فیڕۆ نەچێ ئایا ئەوەندە سەخت بووە یان ئەوەندەی پارەتیە چێ حکومەتی هەرێم یان حیزبەکان تا ئێستا کە نەیانتوانی و بیکەن لەوانەیە بتوانم پێ بڵێم ئەگەر وایە لەم ساڵانەیە کە ئەو گرنگیدانەی بە نەوت و بە دەرکردنی نەوت و بە تێکدانی خاکی کوردستان بەهۆی سیاسەتی نەوتیەوە ئەگەر وایە ئەو هەموو پارەیە و ئەو هەموو بودجەیە لە سیاسەتێکی ژینگەیی کۆنکریتیە سەر بکرایە ئەوە ئێستا ئێمە حاڵێکی باشترمان هەبوو و ئێمە ئەبووینە سەرچاوەیەکی داهاتی گەورە نەک تەنها بۆ کوردستان بۆ عێراقیش بەڵام هەموو جارێک ئەم ئەسەفە دووبارە ئەەکەینەوە ئەڵێن بەداخەوە ئەم وشەی بەداخەوە بووە شتێکی ڕۆژانە لە ژیانی ئێمە دووبارە بێتەوە ئەوش ئەوەیە سیاسەتێکی ژینگەیی نییە سیاسەتێکی دوورمەودانیە بۆ ئاو بۆ ئیدارەدانی ئاو چونکە ئەو گرفتەکەی ئێمە لەوەیە تەنها تەماشای ئەو سەرچاوە ئاویانە ئەەکەین کە هەن و ئەوانەی کە لە دەرەوەی خاکەوە لە دەرەوەی وڵاتەوە دێنەوە ناو هەرێمی کوردستان و دێنە ناو عێراق و بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە چەنەها سەرچاوی تری ئەومان هەیە کە ئەتوانرا بەکار بێنرێ ئەتوانێت ئیدامەیەکی باش بکرێ ئەتوانرا ئیدارەیەکی باش بکرێ ئەوش تا ئێستا بۆ نمونە لەم وێنەیە کە ئەیبینن کە ئەوش ئاوی تانجەڕۆیە ڕۆژانە ئەتوانم بڵێم هەزاران مەتری سێجای ئاوی پیس لە تانجەڕۆوە ئەچێتە ناو دەریاچەی دەربەنی خانەوە ئایا ناکرا ئەم ئاوە چارەسەر بکرێ هەڵبەتە ئەمە تەنها وەک نمونەیە کە ئێمە تەنها باسی ئاوی تانجەڕۆ ئەەکەین ئەتوانرێت لە هەموو شوێنەکانی کوردستانە لە هەموو شوێنەکانی عێراقە ئەم وێنەیە دووبارە بکرێتەوە چەنەها جار بە زمانی کوردی بە زمانی عەرەبی لێکۆڵینەوەی بنکۆڵکاریمان کردووە لەسەر ئەم مەسەلانە چونکە ئەمە تایبەتە بە تەندروستی هاوڵاتیانەوە ئەمە تایبەتە بە سەرچاوی ئاوی خواردنی هاوڵاتیانەوە ئەمە تایبەتە بە ژینگەی فرەچەشتنیەوە چونکە ئەمانە تەنها نابنە هۆی ئەوەی کە هەوایەکی پیس دروستکەن یان چنە ناو سەرچاوە پاکەکانی ئاوەوە بەڵکو ئەبنە هۆی تێکدانی ژیانی سروشتی ئیکۆسیستەمی ناوچەکە ئەمە بەداخەوە تا ئێستا گرنگێکی ئەوتۆی پێنەدراوە و ئەتوانم بڵێم لە کوردستانە کۆمەڵێ وزەی ئەکادمی زۆر باش هەیە و پرۆژەی باشیش هەیە بۆ ئیدارەکردنی ئاو چونکە ئێستا تەواو تەنانەت ئەم مۆدێلی ئەتوانم بڵێم مۆدێلی بنیادنانی بەنداویش مۆدێلێکی کۆنە بێ مۆدێلی تازە بێتەکایەوە ئەگەر بێت و لە ساڵانی هەشتاکانە لەی گەرما زۆر بەرز نەبوو مۆدێلی بەنداو یارمەتی دەرێ بوو بەڵام ئێستا مۆدێلی تۆ ئاوگل ئەدەیتەوە لە سەرزەوی بەهۆی بەرزبوونەوەیەکی لە ڕادەبەدەری پلەی گەرماوە ئاوەکە هەمووی ئەبێتە هەڵم کەواتە تۆ ئەبێ استراتیژی ترت هەبێت ئەبێ پلانی ترت هەبێ چۆن ئەو ئاوەگل ئەدەیتەوە ئەی چۆن وا ئەەکەیت هەم خۆت تین و نەبی هەم ئەوانەش ئەکەونە خواروی شوێنەکانی تۆوە شوێنی دانیشتنی تۆوە ئەوانش سوودمەند بن ئێستا تەنها خەڵکی کوردستان باجی کەمبوونەوەی ئاو لە دەریاچەی دۆکان و لە دەریاچەی دەربەنی خان نادەن بەڵکو شوێنێکی تەنانەت کاریگەریەکەی ئەگاتە بەغدادیش ئەمە یەکێکە لەو گرفتانەی نەحکوومەتی هەرێم و نەحکوومەتی عێراقیش سیاسەتێکی دوورمەودایان نەبووە بۆ ئیدارەدانی ئەو هەموو چاوەکە لەسەر نەوت بووە
بەڵام با ئەوە بین نە پێش چاوی خۆمان نەوت لە ئێستەوە تا ساڵ تا ناوەڕاستی سەدا ئەتوانم بڵێم تا 2050 ئیتر کۆتایی ئەمە کۆتایی سەدەی کۆتایی نەوتە بۆیە هەر وڵاتێک ئەگەر نەتوانێت سەرچاوە سروشتەکانی تر مەبەستم سەرچاوە نوێبووەکان وەک ئاو وەک هەتاو وەک هەوا ئەگەر بێت و سوود لەمانەوە نەگرێ ئەوە ئەبێتە یەکێک لە وڵاتانەی کەوا ئەبێ دەستپان کاتەوە لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەی خۆی بژێنێ بۆ ئەوەی خۆراکی هەبێ بۆ ئەوەی ئاوی خواردنەوەی هەبێت. بەڵێ هەڵبەت ئاماژەت بە بابەتێکی گرنگە بێجگە لە دروستکردنی بەنداو چی ئەتوانرێ بکرێ بۆ بەلای کەمەوە بۆ ڕزگارکردنی ئاوی هەرێمی کوردستان یان ڕزگارکردنی ئاوی کوردستان بەگشتی و عێراقیش بە تایبەتی؟ هەڵبەتە میکانیزمی جیاجیا هەیە یەکەم ئەوەیە کە ئەبێ دیپلۆماسیێکی ئاوی کارا هەبێ لەسەر ئاستی عێراق چونکە هەرێمی کوردستان لە مەسلەی ئاوا ناتوانێت هیچ شتێک بکات چونکە وڵاتانی دراوسێ گوێ لە هەرێمی کوردستان ناگرن تا ئێستا مەلەفی ئاو بەدەستی عێراقەوەی بۆیە ئەبێ دیپلۆماسیێکی کاریگەر و لە ئاستێکی باڵایە نەک تەنها لە ئاستی تیمێکی هونەری لە بەغدادەوە بچێتە تاران یان بچێتە ئەنکەرە یان بچێتە هەر شوێنێکی تر نەخێر ئەبێ لە ئاستێکی باڵایە مەبەستمەوەیە لە ئاستی سەرۆک وەزیرانە لە ئاستی سەرۆکی وڵاتە لەسەر هەموو ئاستێکی بەرز بکرێت ئەمە یەکێک لە چارەسەرەکان. چارەسەرێکی تر ئەوەیە کە ئەبێ ئیدارەیەکی باشی ئەو بکرێت لە فیڕۆدانەوە هەتا بەکارهێنانەوەی ئاوی پیس و هەروەها مەبەستم فیلتەرەکردنەوەی ئاوی بەکارهێنراوە و هەروەها نوێژەنکردنەوە و هەروەها ئیدامەکردنی سەرچاوە ئاوێ ناوخۆیەکان. ئێمە چەندێ سەرچاومان هەیە لێرە لەوانەیە نمونەیەکی زۆر ڕوونێ بەمێ کاک ئاسو ئەوش ئەوەیە لە وڵاتێکی وەک ئوردنا کە هەژارترین وڵاتە لە ئاوە لە سەرچاوەکانی ئاوە لە ناوچەکەیە ئەمڕۆ ئاوی بەکارهێنراوەی زیاتر لە 4 ملیۆن کەس فلتەرە ئەکاتەوە بەکاری ئەهێنێتەوە و ئەیکاتە سەرچاوەیەک بۆ بەنداوێکی وەک ئەلمەلیک بن تەڵال کە لەم بەنداوەوە ئەو ئاوە بەکارهێنرێت بۆ ئاودێری شتوکاڵ بۆ ئاودێری کەوابێ ئێمە ئەمەش دیسانەوە ئەبێ ئەو کاتە بەسەر چوو ئێتر ئێمە ئاوی پیس ناوی لێ بنێن ئاوی پیس ئاوی بەکارهێنراوە ئەبێ ناوی لێ بنرێ وەک سەرچاوەیەکی ئاو تەماشا بکرێت. ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی ترەوە ئەبێ سیاسەتێکی لۆکاڵی هەبێت. مەبەستم سیاسەتی لۆکاڵی چییە؟ مەبەستمەوەیە ئەبێ هەر پارێزگایەک هەر شارێک هەر شارۆچکەیەک سیاسەتێکی تایبەتی خۆی هەبێت چونکە تا ئێستا سیاسەتی سانترال یان با بڵێن سیاسەتی مرکزی دەری خست سیاسەتێکی فاشیلە هیچ ڕۆڵێکی نییە. لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا ئەمڕۆ سیاسەتی لۆکاڵ هەیە و ئەمەش ئەتوانم بڵێم تەنها قسەیەک نییە تەنانەت وڵاتێکی پێشکەوتووی وەک سوید ئێستا ستۆکهۆڵم سیاسەتێکی تایبەتی خۆی هەیە لە ئیدارەکردنی ئاوە ئەویش بە بەشداریکردنی کۆمەلگای مەدەنی لەلایەکەوە و هەروەها بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵ هاوڵاتیانە. ئەمە بەشێکە لە سیاسەتی وڵاتانی ئەوروپا بۆ بەڕێوەبردننی ئاو. بڵێ کە خالیت هەڵبەت تا چەند توانراوە یان ئەتوانرێت سوود لە وزەی خۆر و وزەی باوەڕ بگیرێت بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە دوو وزەی گەورەیە بەحەقەت خۆرێکی زۆر ئەتوانرێت سوودی وەربگیرێت لە هەموو وەرزەکانە هاوکات بایەکی زۆری ژێ کە ئەتوانرێت سوودی وەرگیرێت بۆ کارەبا بۆ وزەی پاک. هەڵبەتە ئەمە خاڵێکی زۆر جەوهریە تەنانەت ئەو راپۆرتەی کە لە سەرەتای بەرنامەکەی جناب تا ئاماژەم پێکرد لەو راپۆرتەیە لە زۆر جمگەیە ئەمە دووبارە ئەکرێتەوە مەبەستم وزەی پاک وزەی نوێبووەوە. ئێمە لە کوردستان و لە عێراقا بە شێوەیەکی گشتی ڕۆژێکی زۆرمان هەیە کە ئەم ڕۆژانە پڕهەتاون مەبەستم لە 360 ئەوەندە ڕۆژانێکی زۆری ڕۆژانی پڕهەتاون بۆیە ئەتوانرێت بە شێوەیەکی سەرەکی سوود لەم هەتاوە وەربگیرێ بۆ بەرهەمێنانی وزە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ڕێژەیەکی زۆری با هەیە کە ئەم باە ئەتوانرێت بکرێتە سەرچاوی بەرهەمێنانی وزە و هەروەها کەمکردنەوە ینی ئێمە تەنها مەسەلەکە تەنها لە بەرهەمێنانی وزەیان نییە
لە بەکارهێنانی وزەشە هەیە. لە کوردستانە ئەمڕۆ سیاسەتێک هەیە، سیاسەتێکی ئەتوانم بڵێم تاسەر ئێسقان فاشلە، ئەوش هێنانی ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلە لەسەر حسابی ژینگە. بەڵام لە کاتێکە ئەتوانرا بۆ نمونە سیستەمی گواستنەوەی گشتی لە کوردستانە ئەوەشی کە هەبوو وجودی نەماوە. ئێمە بابێنینە پێش چاوی خۆمان ئەم هەموو ئۆتۆمبیلە لە ڕۆژانە لە کوردستانە ئیشەکەن چەندێ ڕێژەی دووەم ئۆکسیدی کاربۆن بەرهەمێنن و ژینگەی وڵاتەکەش پیسەکەن و هەروەها چەندێ وزە بەکار ئێنین بۆ سارکردنەوە بۆ گەرمکردنەوە. ئەمەش دیسانەوە گرفتێکی ترە. زۆر جار وشەیەک یان با بڵێن ڕستەیەک دووبارە ئەکرێتەوە، ئەڵێن ئێمە بەرپرس نین لە بەرزبوونەوەی پلەی گەرمایان لە گۆڕانکاری کەشوهەوا. ئێمە لەوانەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەک وڵاتێکی زەبەلاحی وەک ئەمریکا یان چاینا بەرپرس نەبین، ڕاستە، بەڵام ئێمە باجەکە ئەدەین. باشە کە ئێمە باجەکە ئەدەین بۆ چاوەڕوانی ئەوە ناکەین دوای 50 ساڵ سیاسەتی ئەمریکی یان سیاسەتی جیهانی چی ئەکا لە بواری جینگەیە. ئەبێ ئێمە میکانیزمان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوە، بۆ خۆگونجاندن لەگەڵ ئەم بارودۆخەی کە هاتووەتەکایەوە. ئەوش لە پلەی گەرمایە، لە سەرچاوە سروشتەکانایە، لە ئاوایە، لە دارایە، لە هەموو شوێنێکایە. لێرە دەتوانم ئاماژە بە خاڵێکی تر بم کە ئەوش خاڵێکی زۆر گرنگە. کوردستان ئەمڕۆ ئەتوانم بڵێم سیەکانی ناوچەکەیە، چونکە ڕێژەیەکی زۆری دارمان هەیە، ئێمە چیامان هەیە، ئێمە ئۆکسیجینێکی زۆر لە چیاکانی کوردستانەوە لە دارەکانی کوردستانەوە بەرهەندێت. بەڵام ئەوە تا لەسەر دوو ئاستا ئەم سروشتەی کوردستان کەوتۆتە ژێر هەڕەشەوە، کەوتۆتە ژێر دوژمنکاریەوە. لەلایەکەوە وڵاتێکی وەک تورکیا دارەکانی ئێمە ئەبرێتەوە، لەلایەکی ترەوە ڕۆژانە لەلایەن ئێرانەوە بۆمبارانی ناوچە شاخاوەکانمان ئەکرێت و دار و ڕز و باخ و هەموو شتێکی ئێمە ئەسووتێنرێت. ئەمە لە ئاستێکی هەرێمایەتیە. لە ئاستی ناوخۆیشە دیسانەوە هاوڵاتیان لە زۆر شوێنە، بۆ نمونە لە شوێنێکی وەک پێنجێن چەندەها هەزار دار لە بن ئەهێنرێت لە پێناوی بەرهەمێنانی تەماتەیە. بەڵام تەماتە ئەگەر بۆ وەرزێک ئێمە چەند ملیۆن دینارێکمان لێ دەستکەوێت، بەڵام ئێمە دوای 50 ساڵی تر باجی ئەوە ئەدەین کە چۆن چیەکانمان ڕوتێنرێنەوە و داریان تێنامێنێ. ئەو کاتە ناچارە بین شوێنەکانی خۆمان بەجێ بێڵین و بچینە ناو شارەکانەوە. ئەمەش بارگرانیکی ترە لەسەر وڵات و لەسەر کۆمەڵدا. بڵێ دوایین پرسیار کا خالید زۆر گرنگ بوو، کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ و ڕوژان کە پەیوەست بە بڕینەوەی داری هەرێمی کوردستان لەلایەن تورکیا و هاوکات دوێرانکردنی زۆرێک لە شوێنەکان لەلایەن وڵاتانی دراوسێەوە جاری وا هەیە. بە حەقەت یەکێک لەو بابەتانی کە ئەمێ ئاماژەی پێبوون و کۆتایی پرسیار لەسەرەوەیە کە لە زۆربەی وڵاتانە وەکو ئەمریکا و کەنەدا و ئەوروپا و زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە سەوزکردن هەیە، ینی ئەو سەوزایی و ئەو دار و درەخت و جەنگەڵانەی هەیە دەستی تێوەنیان هاوکات لە ناو شارەکان و قەرەباڵغی شارەکانیشا سەوزایی زۆر گرنگە بەلایەنەوە. هەم ینی شوێن نییە کە شوێنی نیشتەجێبوون نییە سەوزایەکی زۆری تیانە بێت و لەیکی بچووکی تیانە بێ، بۆنە دەریاچی بچووکی تیانە بێ، ئاوەڕۆ هاوکات ڕووباری بچووکەکان زۆر گرنگی و پڕبایەخە لە کانیاوەکان. تا چەند ئەمە تەساکە لە هەرێمی کوردستان ئەو بایەخیان پێداوەیان ئیشیان لەسەر کردو بۆ سەوزکردنی ناوچەکانی کە لەوانی هەر سەوزیش نەبێ بەس دەتوانی سەوزی بکەیت. یەکێک لەو میکانیزمانەی کەوا ئەمڕۆ باس ئەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا سەوزکردنەوەیە. مەبەستمان لەو شوێنانەی کەوا سەوز بوونە، بەڵام بەهۆی فراوانبوونی ڕوبەری شارەوە ڕوبەری دانیشتوانەوە تێک براون. ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە جیاوازیەکی گەورە بکەین لە نێوان شار و لە نێوان سروشت. ئێمە چۆن توانین لە ناو شارەکانە ڕوبەرێک دروستکەین بۆ ئۆکسجین، بۆی بتوانین هەناسە بین لە شوێنێکی تریشەوە لە لایەکی تریشەوە، چۆن ئێمە بتوانین دارستانە سروشتەکان ژینگە سروشتەکان بپارێزین بۆ ئەوەی ئێمە بتوانین خاوەن ئاو هەوایەکی پاک بین، بۆ ئەوەی ئێمە بتوانین ئۆکسجینمان هەبێ، بەشی خۆمان ئۆکسجینمان هەبێت. چونکە بوونی دووەم ئۆکسیدی کاربۆن ئەمە هەڕەشەیە، ئەمە دوو لایەن. لایەنێکی تر هەیە کە ئەوش هەر لەم کۆنتێکستەیە ئەتوانین باسی بکەین، ئەوش ئەوەیە کە کاتی ئێمە دارستانەکان بێدار ئەەکەین، دارستانەکان
ئەڕۆتێنینەوە ئەو کاتە ژیانی فرەچەشنی لە ناوەچێت ژیانی فرەچەشنی ئێمە لە میکرۆبێکەوە بگرین کە نابینێت بە چاو نابینێت تا ئاژەڵێکی بربرەداری گەورە بۆ نمونە وەک پڵنگ وەک شێر وەک گورگ وەک هەر ئاژەڵێکی تر ئەمانە نامێنن کە ئەمانە لە ناو سروشتان نەمان سروشت ئاژەڵەکانیان با بڵێن ژیانی فرەچەشنی ڕۆحی سروشتە گیانی سروشتە کە ئەمەش نەما ئەو کاتە ژیانی مرۆڤیش ئەکەوێتە مەترسیەوە بۆیە ئەبێ ئێمە هەموو ئەمانە گرێبین بە یەکەوە کە کاتێ لە ناو شارەکانە ئەژین وە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر لە خواردن و لە خواردنەوە و لە پێداویستەکانی تری ژیان دێتە بەردەستمان ئەمە لە بۆشاییەوە نایە ئەمە لەو سروشتەوەیەک کە لەکەونە دەرەوەی شارەکان بۆیە ئەبێ حسابێکی گرنگ بۆ ئەمە بکرێت پێم وایە ئەمە بۆی زیاتر درێژەی پێ نەیەم پێم وایە ئیتر کاتی ئەوەیە زاناکان حکم بکەن پێم وایە ئیتر سیاسیەکان هیچ شتێکیان پێنەما هیچ شتێک لە هەکبیانە نەماوە ئەم دۆسیەیە تەسلیمی زاناکان کەن چونکە زاناکان داهاتووی ئێمە و نەوەکانی ئێمە دیاریەکەن بەڵێ هەڵبەت لە ڤایرۆسی کۆرۆناشە هەر زاناکان و دکتۆرەکان فریای جیهان کەوتن یەک پرسیار هەر چەندوتم دوایمی پرسیار بەڵام شتێکت لا وروژانم زۆر گرنگ بوو تا چەند تۆ بۆ فیستیڤاڵەکان یان بۆ ئەو کۆنفرانسانە یان بۆ ئەوانە بانکری لە ئەفریقا لە ئاسیا لە ئەوروپا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتە عەرەبیەکانیش بەڵام تا ئێستاکە حکومەتی هەرێم پەیوەندیان پێوە کردووی لەسەر ئەو بارودۆخی کارەساتی ژینگەی کە لە هەرێمی کوردستانە ڕۆیە و لە عێراقیشان ڕۆیە نەخێر من بەڕاستی لێش ناشارمەوە من ئێستا کە کاتێ بە کوردی هەر شتێک ئەنووسم بەڕاستی بۆ کۆمەلگەی کوردیە ئەمەوێت کۆمەلگەی کوردی ئەمەوێت تاکی کوردی هۆشیار بێ بەرامبەر ژینگەکەی خۆی بەرامبەر داهاتووی خۆی بەرامبەر داهاتووی مناڵ و نەوەکانمان لە داهاتووە ئەگینا لەو ئاسەیان نەخێر لە ئاستی عەرەبیا بەڵێ لەسەر ئاسێکی زۆر ئەتوانم بڵێم لە وڵاتانی مەغریبی عەرەبی و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی کۆمەڵێ سنتەری استراتیژیە لە ئاستی عەرەبیا بڵێ بان ئەکرێم و ئەو کتێبش کە نووسیم ساڵی ڕابردوو بڵاوەوە بە ناوی پاسەوانانی ئاو وشکە ساڵی و گۆڕانکاری کەشوهەوا لە عێراقا ئەمە لە ناو ئاستی عەرەبیا دەنگێکی زۆری دایەوە و لە زۆر پانێڵی هەرێمایەتی و نەوگوڵەتیە لەسەرەوە قسە کراوە و بانگهێش کراون بەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستان نەخێر بڵێ زۆر سپاس بۆ کاتی پێتبەخشین خالی سلێمان بۆ دەنگی ئەمریکا و بۆ بە تایبەتی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین سپاس بۆ تۆ زۆر سپاس